بەڵێ بەناوی پەروەردگار ئێمە های لەناو بەڕێوەبەرایەتیمانە و مەشقەکانمان بەردەوامە ئەم ڕۆژانی سێشەم و ئەمڕۆ جیاواز لە مەشقەکانی ڕۆژانی سێشەم مەشقێکی چڕوپڕمانەیە لە بابەتی دابەزین کە پێوتری کڵامی واتە سەرکەوتن و دابەزین و لە بابەتی ڕزگاکردنی تاکەکانی کۆمەلگا یان پرۆسی ڕزگاکردن بە ڕێگەی باڵۆنی هەوایی و ئەم باڵۆنەیە ئێمە ژمارە باڵۆنێکمانێک کە ڕێژیان ژمارەیان سێدانەیە و ئەکری سپادیان لێ بکرێت لە 15 بۆ 29میش واتە ئەمە لە سۆران هیچ کێشەیەکمان نابێ نهۆمی هەشتممانەیە کە فی سێ بکەین ئەبێتە 24 متر و ئەم باڵۆنە وا هەژمارەکرێ وەک تۆ خۆ فڕێ بیتە ئاوێکەوە 35 بۆ 40 متر قوڵیەکە و نەرمەکەی بێ هیچ زیانێکی نییە بەداخەوە پارساڵ لەم مانگەیەدا کە 5 ڕۆژێکی تر بە هاتنی لە هەشتی دوانزەیە ڕووداوێکی تراژیدیامانە بۆ لێرە ڕووداوەکەم بەرگامێز بووە بۆ چواردە قوربانی تیادا دروست بوو لە باڵەخانەیەک و بابەتەکە کەسرێکی تیا بوو لە نەبوونی هۆشیاری تاک و لە بابەتی غیابی ئیشکردنەوە بۆ ئێمە پێمان وایە کە ئەبێ هەمیشە پێش حەدەسەکان و ڕووداوەکان بین و ئامادە سازی تەواومان نەبێ لە هەر ئەگەر و پێشات و گریمانەیەک کە لابان وایە کە ڕوئەدا و ئێمە ئەم مەشقانە بەردەوامی پێدەین کە لەسەوە سایلگەلێکی زۆر باشمانەیە ساکە و کەسریشمانەیە بەمانایەوە نیە هەموو شتێکمان تەواوکاری بێ و بۆیە لە ڕێگەی تیمەکانی نقازەوە ئەم مەشقانە بەردەوامی ئەدرێ و جگەلەوە هەڵمەتی هۆشیاریمان دەست پێ کردووە لە کۆی ناوەندەکانی خوێندن و لە دووشەوی ڕابردووە ئێمە پرۆسی بەسەرکردنەوەی بە شەناخۆکانمان کردووە بابەتێکی زۆر گرنگی بەرگری شارستانی هەیە پێوتێ کردداری چۆڵکردن یەکێکە لە گرنگترین کردارەکان کێمە دووبارەیەکەینەوە ئێستاکە و ئەمانەوێ هەموو خەڵکی ئاشنا بێ لە ئەگەری دروستبوونی مەترسیەکان و چۆنیەتی خۆڕزگاکردنیان بە ئومێدی چانسێکی باش هەڵبەت ئێمە دەمانێت ئەم ڕووداوانە لە زیاییانە بن و زیانەکان لە گەورەیانە و قەبارەی زیانەکان بچووک بن هەرچەنە بەداخەوە من لە پارساڵە لێرە نەبووین و بەڵام ئومێد دەکەین کە ڕووداوی لەم چەشنە دووبارە نەبنەوە ئەگەرچی گرنگی زیان و گیانەکان نییە لە هیچ ڕوودا وڵاتێکە بەڵام هەوڵە دەین کە زیانەکان و ڕووداوەکان لە کەمیا بن وەک چۆنێک ئێستاکە ئێمە ڕووداوەکانی ئاگرمان ئەم ساڵ لە کەمیایە و خێرایی گەیشتن ئێمە ئەمانەوەش باسکن بە نمونە و لە دوێ ڕۆژە ڕووداومانە بووە لە گوندی زارگەڵی لە بەڕێوەبەراتیمان لە مەرکەزی سۆرانەوە بە 150 چرکە لە ڕێگەی ئۆتۆمبیلی مێکزەمینیمانەوە هەم دەرچوونی کردووە گەیشتن و کۆنتڕۆڵکاری بووە بە ئومێدی چانسێکی باش بۆ ملایە. مەشق و ڕاهێنانی بەردەوام ئەوەیە کە کارمەندانمان بەردەوام بە شێوەیەکی خێرا بتوان کارەکانیان بکەن لە کاتی ڕووداوێکی نەخوازراو ئێمە ئەمڕۆ کارمان لەسەر ڕاهێنانی تیمەکانی ڕزگارکردن کرد بۆی بتوانین لە حاڵەتێکی ڕووداوێکی نەخوازراو بتوانین کارمەندانمان بە خێراترین شێوە بە باشترین خێرایی بتوانن ژیانی هاوڵاتیان ڕزگار بکەن ئێمە هەموو ڕێگایەکمان هەموو ڕاهێنانێکمان لەسەر کارمەندانمان جێبەجێ کردووە بۆ ئەوەی هاوڵاتیان سەلامەت بن لە کاتی هەر ڕووداوێکی نەخوازراو لە نێو بیناو باڵەخانەکاندا لە هەمان کاتدا ئێمە داوا لە هاوڵاتیان دەکەین لە کاتی بوونی ڕووداوێکی نەخوازراو هاوڵاتیان زۆنی ڕووداوەکە جێبهێڵن بۆ ئێمە بەردەستی ئێمە نەگرن بوونی هاوڵاتی لەناو لە نزیکی ڕووداوەکان ئەبێتە هۆکاری ئەوەی کارەکانی ئێمە بەخاوی یاخود بتە ڕێگر لە بەردەم تیمەکانی فریاگوزاری و تیمەکانی ئێمە ئەمەش کات لە ئێمە دەکوژێتن باشترینی یارمەتی ئەوان ئەوەی دوور بکەونەوە لە زۆنی ڕووداوەکە بۆی بتوان تیمەکانی ئێمە بە خێرایەکی زۆر باش بتوان کارەکانیان ئەنجام بدەن پەیوەندیکردن بە زووترین کات بە تیمەکانی ئێمە هۆکاری ئەوەیە کە تیمەکانی ئێمە زووتر بگەنە شوێنی ڕوودا بتوانن قەبارەی زیانەکان کردکەواتە باشترین کار کە هاوڵاتیەک لە نێو بینا باڵەخانەیەک تووشی ڕووداوێکی نەخوازراوە بێ پەیوەندی بە تیمەکانی ئێمە بکە و سوودیش لەو مەرج و ڕێنمایانە بینێ کە لە نێو بینا باڵەخانەکاندا هەیە بۆ سەلامەتی گشتی واتە سوود لە پەیژەی ڕزگارکردن سوود لە ئامێرەکانی ئاگرکوژێنەوە بگینێ تاکو تیمەکانی ئێمە دەتوانن فریان بکەون.
بە پرۆسەیەکی کردانی چۆڵکردنە دەیە لەگەڵ ئەوەی کە سافرەی زانیان بێت سافرەی زانە درێتێ بەکەی سۆرە جاي بدواوة هذا الشيء اللي أدوات الدورات هذي ريكا رابي ريكا بروك